باشێدا. بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لەبێت بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵم کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم جەلال محەممەد لا پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ بێەوەی ئازیز و خۆشەویست شاد بووینەوە. ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێمان بۆ ئامادەکردوون بە هیوای ئەوەی کا جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک. سڵاوتان لێبێ بینەرانی ئازیز، منیش خۆشحاڵم کە لە بەرنمەیەکی دیکەی پەیامی ڕۆژ بێەوەی ئازیز شاد بوومەوە. بڕگە و بابەتەکانی بەرنمەی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان پێکاتوە لە چەند بڕگەیەکی جیاواز لەگەڵ چەندین راپۆرتی تایبەت و جیاواز. بڕگەکانمان بڕگەی یەکەمان پێکاتوە لەسەرەوەی کە هاورامیەکان لە نێوان زمان و شێوەزاردا، بڕگەی دووەم پێکاتوە لەسەر چارەنووسی دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان کە لە ئێستادا دیارە لە کۆلێژە جیاوازەکاندا ڕۆژانە ئاهەنگی دەرچوونیان دەگەڕن، بەڵام دوجار ئەمانە چارەنووسیان بەکوێ دەگات. بڕگەی سێم و کۆتاییشمان نەخۆشخانەی بەخشین کەمپینێکی تەندروستی بە بۆنی ڕۆژی گیانی تەندروستیەوە بۆ ماوەی 5 ڕۆژ ڕاگەیاندووە، قسە و باسی زیاتری لەسەرەکەین لەگەڵ چەندین راپۆرتی دیکە. بەڵام سەرەتا هاوکارمان هیوا نەجبەدین بە درۆن کامێرەکەی چەند دیمەنێکی هەرێمی کوردستانی بۆ تۆمار کردوین، دەچینە لە ئەو دیمەنانە و دواتر دێینەوە لاتەوە. دل به خود میشنایی که سان کنه بر بیان دک به سرگردیشنایی دل عاشق دیوان شینای بیخوتی روانم هوا کی هوا میارم نیزای باقی بارم آوا به هم نیشته منم آوا به هم نیشته دیمنی بود دلبری آفرین ای بینگان و بینکاج به زینتان زۆر سپاس بۆ هیوا نەجبەدین بۆ تۆمارکردنی ئەو دیمەنە جوانانەی بەنداوی دەربەندی خان.
بەڵە بەڕێزان ئێستاش دەچینە لای پێشبینی کەشوهەوای شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. ئەمڕۆ لە شاری هەولێر بەرزترین پلەی گەرمە 20 پلە دەبێت و نزمترین پلەش 12 پلە دەبێت. لە شاری سلێمانیش بەرزترین پلەی گەرمە 20 پلە دەبێت و نزمترین پلەش 9 پلە دەبێت. لە کەرکووک بەرزترین پلەی گەرمە 23 پلە دەبێت و نزمترین پلەش 14 پلە دەبێت. لە دهۆک بەرزترین پلەی گەرمە 18 پلە دەبێت و نزمترین پلەش 9 پلە دەبێت. لە هەڵەبجە بەرزترین پلەی گەرمە 22 پلە دەبێت و نزمترین پلەش 11 پلە دەبێت. لە ئیدارەی گەرمیان بەرزترین پلەی گەرمە 26 پلە دەبێت و نزمترین پلەش 15 پلە دەبێت. ئیدارەی ڕاپەڕین بەرزترین پلەی گەرمە 20 پلە دەبێت و نزمترین پلەش 12 پلە دەبێت. دایکی نیشتیمان یەکێکە لە بەرهەم و دەستکەوتەکانی کۆماری مەهاباد لە سەردەمی پێشەوا قازی محەممەددا بریتی بوو لە شانۆیەک بە ناوی دایکی نیشتیمان. ناوەڕۆک و کاکڵی ئەم شانۆیە پڕاوپڕ بوو لە هەستی نەتەوە پەروەریەتی و خۆشویستنی نیشتیمان و بغزاندن و ڕەتکردنەوەی داگیرکارانی کوردستان. کاریگەری و ئاسەوارێکی بەرچاویشی لەسەر هەست و بیرکردنەوەی بینەر و خەڵکی ناوچەکەش دێدەهێشت. پێشەوا قازی محەممەد ڕەحمەتی خوای لێبێت وەک سەرۆک کۆماری کوردستان و چەند دەفتەرێکی یەکێتی سۆڤێت لە یەکەم پەخشی ئەم شانۆیەدا ئامادەیان هەبوو. سەرەتای شانۆگەریەکە گەڕانەوە و ڕاوە بوو بۆ پەیمانی سەعداباد کە لە ساڵی 1937 لە نێوان وڵاتانی ئێران و عێراق و تورکیا و ئەفغانستان لە کۆشکی سەعدابادی تاران دژ بە جوڵانەوەی ڕزگاری خوازانی گەلی کورد بەسترا. لە بەشی دووەمی شانۆکەدا ئەکتەرەکان ڕۆڵی ئەو چوار وڵاتە نەیارەی کوردیان دەگێڕا کە چۆن هەوڵ دەدەن بۆ سەرکوتکردنی میلەتەکەمان. پاشتر ژنێک ڕۆڵی دایکی نیشتیمانی دەبینی کە گوزارشت بوو بۆ خاکی کوردستان لەسەر سەکۆیەک بە چوار زنجیر و پەتی ڕنگ جیاواز شەتەک درابوو کە ئاماژە بوو بۆ ئەو چوار دەوڵەتە دوژمنە. ئەو ژنە توانای هەموو جوڵەیەکی لێبڕابوو. دایکی نیشتیمان بە دەنگێکی پڕ لە سۆز و خەمبانگی ڕۆڵەکانی کوردی دەکرد کە بە دەنگ هاوار و بانگەوازەکەیەوە بێن و دایکیان لە ژێردەستەیی و دیلی ڕزگار بکەن. دایکی نیشتیمان بە هاوار و ناڵە و سکاڵاوە ئازار و دەرد و مێنەتی خۆی بەرامبەر بە دوژمنانی گەلی کووردە دەبڕی و ڕق و بێزاری خۆی بەرامبەریان دەردەبڕی. بە دەنگێکی پڕجۆش و هەست و خۆشیشەوە هۆنراوەی فیداکاری و کۆڵنەدانی دەچڕی و ڕۆڵەکانی پێ دەلەواندەوە تا بەلایەلایە و گۆرانی دوژمن هەڵ نەخەڵەتێن. پاشتر چەند سەرباز و گەنجێکی کورد دەهاتن و زنجیر و پەچەکەیان دەپچڕی و ئازادیان دەکرد. ئەویش بە تاسە و ئشتیاقەوە لە باوەشی دەگرتن و جاڕی ئازادی کوردیان پێکەوە دەدا. بەڵە بەڕێزان هاوکارمان سامان فەتاح لە هەورامان و هەڵەبجەوە راپۆرتێکی لەسەر هەورامیەکان بۆ ئامادە کردوین با پێکەوە بینەری بین. زمانیان شێوەزار ئەوەی زۆرێک لە هەورامیەکان بۆیان بووەتە گرفت و
دەیانەوێت لە بری شێوەزار بڵێن زمانی ئەورامی. گەرچی ئەورامیەکان دەتوانن بە شێوەزاری سۆرانی قسە بکەن و لی تێبگەن، بەڵام سۆرانیەکان نەتی دەگەن نەدەتوانن بە شێوەزاری ئەورامی قسە بکەن. ئەورامیەکان باوەڕیان وایە ئەورامی خاوەنی مێژوو و کەلتور و زمانی تایبەتی خۆیەتی، بەڵام تا ئێستا نەیتوانیوە تەنانەت تابلۆ و شوێنە گشتیەکانیان بە ئەورامی بنووسن و بەرز بکەنەوە. قەدیمە زمان و ئەورامی زمانە کۆنە، جەبا و باپیراماوە ئێمە پێمامەنەوە بە زمانی ئەورامی قسەی کەرمێ لێ وێمانە هەر بە ئەورامی چەند برادرە یامە یەکتری کە ئەورامی بێ یەکسە بە ئەورامی قسەی کەرمێ مەتامی بە کوردی قسێک شەری یەکتری کەرمێ هەر بە ئەورامی قسەی کەرمێ بە حەز کەرمێ زمان و ئەورامی قسەی کەرمێ معەدەد بەردەوامی بێمە سەر زمانەکە وێمە. جەڕوو کولتور و زمانوینێ هەڵبەتە جیاوازە، بەڵام بەڕاو من کۆتایانە گردما کوردمەی کوردێنمێ کەماچی کورد تۆ عادەتەن سۆرانی گێرەوە بادینی گێرەوە و هەورامی گێرەوە لێ هەورامێنە گەورەترین معریفە هەن گەورەترین فەلسەفە هەن ئاڵیش فەلسەفێ میان ڕە و فەلسەفێ ژیان دۆستی دلێ گرد و کوردێنە. هەتا من هەمیشە پێشنیارم کردن کە فەرهەنگ و هەورامی دلێ گرد و کوردستانێنە بە شێوازێ فراوانتر بڵاو بووە تا خەڵک فیر و ئیمیان ڕەوی و ژیان دۆستیە بوو فیر و ئی ژیان دۆستیە بۆ دلی سروشتێنە. خواستی بە زمان ناساندنی شێوەزاری ئەورامی تا ئێستا لە نێوان بەیاننامە و کۆبوونەوە و سیمینار و پانێڵدا ماوەتەوە. لە لای دەستگا فەرمی و پەیوەندیدارەکاندا نەکراوەتە زمانی ئەورامی. گەرچی ئەورامیەکان کارکتەری سیاسی و هونەر و ڕۆژنامەنووس و ڕاگەیاندنیان زۆرە و تەنانەت لە ناو دەستگا حکومی و پەرلەمانیشدا خەڵکی پلە باڵایانەیە، بەڵام نە دەستگا میدیایی و حیزب و نە ناوەندێکی دیاری تایبەت بە ئەورامیان نییە کە ناوبانگی دەرکردبێت کە ئەواش زۆر جار بۆ کەم تەرخەمی خۆیان دەگەڕێنەوە. ڕاو جلوبەرگی لیباسیۆ فەرەنجی و کڵاش و شاڵ و چەنی سۆرانی و بادینوی نیشا جیاوازیش فرەنجەڕ و کەلتوریۆ زمانیشما هەر ئەین و چێوی چەنی ئاڵیشە جیاوازیمان فەرقات هەورامان و دیمی چەنی ئەورامان و دیمی جیاوازی هەن. ئێمە زمان و ئێمە زمانێەوە دێرینە و بە فەرمیش مزانمێ چونکە زمانێەوە فرخت دێرینە جا منتیقەکەمانە زمانە ڕەسەن و وێمامزانمش. هەورامیەکان هەرچەندە بیان خەیتە ناو ململانەی جیاوازی زمان و شێوەزارەوە بەوا لە سۆرانیەکان دەبەنەوە کاتێک دوانیان دەگەن بە یەکتر ئیدی دەیکەنەوە بە ئەورامیە ڕەسەنەکەی خۆیان و دەڵێن زمان زمانی دایکە. هەورامیەکان جەخت دەکەنەوە زمانەکان ڕسمی و مێژوویەکی دێرینی هەیە، هەروەک فەرهەنگ و کولتورەکان جیاوازە و لە پێکاتەکانی دیکان جیا دەکاتەوە. سامان فەتاح تایبەت بە پەیامی ڕۆژ هەڵەبجە. هەورامیەکان بانگەشەی سربەخۆیی زمان دەکەن و پێیان وایە ئەوانیش خاوەنی زمان و کەلتور و ژینگەیەکی تایبەت بە خۆیانن. زمان وەک فاکتەرێکی سەرەکی ئەو جیاکاریەی کە هەورامیەکان پشتی پێدەبەستن و پێیان وایە بوونی جێناوە کەسیەکانی نێر و مێ و جیاوازی زۆری زمانەکەیان لەگەڵ شێوازەکانی تری کرمانجی ژوور و سەر و گۆران و لەک و زازا و ئەوانی دیکەش وای کردووە کە ئاخاوتنیان لەوانی تر جیا بکاتەوە و داوای زمانی تایبەتی خۆیان بکەن. مامۆستایەکی بەشی کوردی لە زانکۆی سەلاحەدین ئاماژە بەوە دەکات هەورامی یەکێکە لە دیالێکتە دەوڵەمەندەکانی زمانی کوردی و ئەگەری هەیە لە داهاتوویەکی نزیکدا بەرەو زمانێکی سربەخۆ هەنگاو بەهاوێ. هەروەها دەڵێت هەورامی لە وشەدا ئێجگار دەوڵەمەندە و دوورە دەستی و شاخاوی شوێنە نیشتەجێبوونیشیان وای کردووە کە بمێنێتەوە لە مەترسی توانەوە و ڕزگاری ببێت. دکتۆر کوردستان موکریانی کچی ناوداری گیۆمی موکریانی و مامۆستای زانکۆ لە دیدارێکدا لەگەڵ گروپی گوڵنار ئاماژە بەوە دەکات هەورامی یەکێکە لە دیالێکتە دەوڵەمەندەکانی زمانی کوردی و لەبەرەوەی شوێنەکەیان شاخاوی بووە ماوەتەوە و گەشەکردنەکەی هەر لە ناو خۆیدا بووە. موکریانی ئاماژە بەوە دەکات گرنگینەدان بەو شێوەزارە لە خوێندن و میدیا داوا دەکات ببێتە زمانێکی سربەخۆ.
بەڵێ بینەرانی ئازیزی پەیامی ڕۆژ بۆ شەن و کەوکردنی هەورامی لە نێوان زمان و شێوەزاردا میوانداری بەڕێز مامۆستا جەمال بێدارمان کردو. مامۆستاگیان بە زوانی هەورامی یاخوا خێر بەی سەری چەما و ستۆدیۆکەمان ڕۆشن نەکردو. خێر بێت. یاخوا ڕووسورە بێ سڵامەتی بێدێ و ئینشەڵا شمێ جا هەرمانەکەیتانە سەرکەوتی بیدێ. ممنون. مامۆستاگیان سەرەتا گەر پێمان بڵێ بزانین هەورامی زمانە یان شێوەزار؟ بەڵێ لە ڕاستیدا من لە بەو سێفەتەی کە مامۆسای زمان بووم 40 ساڵ مامۆسا بووم و 21 ساڵیشە من خەریکی دەڕاستەی هەورامیم بە تایبەتی زمانەکەی ئەوەی من بۆم دۆرکەوتبێ و زمانم ناسی بێ و لە نەتیجەی ئەو بەدوادار چوونا کردوێتم هەورامی زمانە نەک شێوە زمان. داوا لەو بینەرانەمان یا لەو گوێگرانەشمانەکەم کە ئێستا ئەمان بینن گوێیان لە دەنگمانە مەسئلەکە بە مەسئلەیەکی سیاسی وەرنەگرن، ئەمە مەسئلەیەکی عیلمیە. مەسئلەی عیلمیش دنیا پێی خۆش بوو یا پێی خۆش نەبێ ناگۆڕێت، یەک و یەک هەر ئەکاتە دوو. ئەو کەسەی پێی خۆش بێ هەرەکاتە دوو، ئەو کەسەش کە پێ ناخۆش بێ هەرەکاتە دوو. ئێمە لێرەدا هیچ مەبەستەکەمان مەبەستێکی سیاسی نییە، بەڵکو مەبەستێکی زانستی واقعیە کە هەورامی زمانە نەوەکو شێوە زمان. زۆر باشە ڕبوورە مامۆستا چی جیای دەکاتەوە لەوەی کە باوەڕتان وایە ئێوە زمانە نەک شێوەزار، چی جیای دەکاتەوە لە شێوەزارەکانی تر؟ ئەوە پرسیارەکە زۆر جوان بووە، میسم بشمە سەرەوە. ئەوەی من بۆم دەرکەوت بێ پایەکانی سازمان یا بینای زمان سێپایەن. ئەم سێپایە هەرسێکی لە هەورامیا هەیە. کامانن پایەکان؟ یەکەم پەسا، بە هەورامی پێڵێن پەسا، بە سۆرانی پێشی ئەڵێن وەسائلەکان کە مەبەسمان ئەو کەلیمە و وشانەیە کە لە قسەکردنا بەکاری ئێهێنین هەورامیەکان بۆ خۆیان لە ئەلفەوە تایی کەلیماتی تایبەتی خۆیانیان هەیە کە هی خۆیانە لە زمانەکانی تران نییە، خەڵکی تر لێیان تێناگە، هەر خۆیان لێی تێگەن کە ئەم کەلیمانە جملە و ڕستە و فەقەراتیان پێ دروست دەکەن و لە نووسینە هەروەها لە کاتی قسەکردنا لەگەڵ یەکتردا بەکان ئەهێن و لە یەکتر تێگەن. ئەمە یەک کەواتە پەسا یاخۆ بڵێن وەسایلی زمان یاخۆ بڵێن کەرەستە سەرەکیەکانی زمان کە کەرەسەیە. دووهەمیان گۆکردن، تەلەفوز. هەموو زمانێک بۆ خۆی تەلەفوزی تایبەتی هەیە. هەورامیەکان بۆ خۆیان تەلەفوزی تایبەتیان هەیە کە برایانی سۆرانی یا بادینانی یا کەڵهۆڕ یا خۆلوڕی ئەم تەلەفوزیان نییە. نەکەر ئەوە بەڵکو کۆمەڵی حرفی تایبەتی خۆشیان هەیە کە برایانی سۆرانی هەر نەیان بیستووە و تا ئێسش کە نەبووە ئەو حرفانە وەکو حرفی کە وەکو ڵادی عەرەبی وایە کە بێژگەر عەرەبەکان کەس ناتوانێت تەلەفوزی بکە. ڵادەکە ها وەختی سادەکە ئەلئەڕض. ئێمەش هەمانە دێ کە ئێستا سێ نوقتەی خینە سەر ئەڵێن قەننان، قەن، لەباڵ. برایانی سۆرانی ئەمەیان نییە و ناتوانن تەلەفوزیکەن. بۆیە برایانی سۆرانی یانەوە چونکە نزیکترین کەس لە هەورانەکان و برایانی سۆرانیمانن کە بە هەزاران ساڵە پێکەوەین و پێکەوە ئەژین و تێکەڵاوین و شەو ڕۆژ پێکەین و ژن و ژنخوازی هەیە و هەروەها لەگەڵ یەکتر هەڵەسین و دانیشن کەسی برایەکی سۆرانی نازانێ. هەروەها یەکمان هەیە کە پێنجێکی لەسەرکەین ئەوسا کە حوتێکمان لەسەرکەین وەکو کناچێ، وەکو کوولەکێ، وەکو خەنێ. هەروەها واوێکی ترمان هەیە کە پێنجێکی بشکۆلەی لەسەرکەین دەڵێن تۆ، ئەوسەکەمان نووسی تۆ کەی هەورامیەوەنە دەم بەڵاوەکەتەوە کاڵێ تۆ، دۆ، شرۆ، بۆ، ڕۆ. ئەمانە تەلەفوزی ئێمەن. هەروەها واوێکی تریشمان هەیە کە هەشتێکی قاچبانکەلەی لەسەرەکەین ئەگەر چی بەوە ئەنووسێ وەڵام لە ئەسڵا وێ بووە گۆڕاوە زیاتر لە تێوەڵە بەڕۆژوو قسەی پێەکەن کە ئەڵێ وارانوارۆ من و تۆ لە ئەحمەوە و لە ئێڵان پێ و هانێ قوڵەمانە یا دەگەشتخان ئەڵێن واران وارۆ و ناڵێ واران وارۆ ئەڵێ ڤاران ڤارۆ بە ئەڵێ ڤەرگ تەڤەرگە. ئەمە لە دێڕاستەشم کردووە ئەمە لە ئەسڵە vê bûwe çunke em هەروەکو بزوێنە غێرە بزوێنیشە کۆنسونانتیشە هەم ڤاوڵیشە
بە هەردوو شێوەکەی هەیە ئەمە تەلەفۆزیشمان ئەتوانین بڵین زمانی ڕسمی هەورامی ئەمە تەلەفۆزیش یارمەتیم بێ تەلەفۆزەکەشمان جیاوازە تەنانەت هەورامiyek بیبەرە منطقەیەکی سۆرانی 100 ساڵ بمێنێتەوە ئەو تەلەفۆزەی هەر دیارە و دیارە من برازایەکی خۆم هەیە 65 ساڵە شووی کردووە هاتوتە هەڵەبجا خەڵکی تەوێڵەیە ئێستش نازانێ بڵێ گوێس ئەڵێ گوێس ئەوە لە شێوە هێناوێتی ئەڵێ مەسەڵەن زۆر شتی تریوا هەیە هەر قسەی پێەکەی ئەزانێت تەلەفۆزەکە ئەمەیە من مامۆسای زمانم بە ئیتەوام زانیوە تا ئێستا 5-6 بەرگەر سۆرانی نووسیوە ڕێزمان جارێکیان لەگەڵ برادێکە لە سیارێکا قسەمان کەوتی جەنابە هەورامینی وتم بڵێ وەڵە تم بەچی ئازانی وتی تەلەفۆزەکە دیارە ئەمە دوو سێهەم ئێمە ڕێزمانێکمان هەیە زۆر زۆر جیاوازە لە هەموو لاجەکانی دری کوردی ئاسڵن هەر یەکێک نییە تەنانەت کەسێکی وەکو بەڕێز فەرید ئەسەسەدی هێناوەتە زمان ئەڵێ هەورامی نە لە کوردیە و نە لە کوردی کەوتۆتەوە خۆی بۆ خۆی زمانێکی سربەخۆیە ئەنجا کەسانی تر هەم مستەشریق هەم ئێرانی هەم عێراقی هەم کوردی ناوخۆمان پێمان دەڵێن کە هەورامی زمانە و هەر لە زمانی کوردیش نهاتۆتێتەوە بۆ خۆی زمانێکی کوردیە تەنانەت من خۆم لەگەڵ دکتوری زمانی کوردیا قسەم کردووە کە وتووە من خەریکی قاموسێکم هەورامی سۆرانی زۆر کەلیمە میەتە بەردەست لەناو هەورامیان کە لە سۆرانیا بەرامبەرەکەی نییە ئەو زۆر بە جوانی وتی هەورامی دێرینترە ڕەسەنترە ئێمەی سۆرانی لەقێکین دەرهاتوین درەنگ دەرهاتوین هەنێ ئەمە هەمووی بەڵگەی لەسەر ئەوەیە کە ئەمە زمانێکە بۆ خۆی نەوەکو شێوە زمانێک بە تایبەتی ئەگەر بچیتە دنیای ڕێزمانەوە کە دنیایەکی زۆر قوڵ و فراوانە بۆ دەرەکەوە کە ئەمە زمان بەڵام مامۆستاکەواتە تا چەندە هەورامی ئەگەر وەکو شێوەزاریش بێت لە ناو منهەجی پەروەردەدا بایەخی پێدراوە هیچ بایەخێکی پێ نەدراوە جاران لە زمانی زووە ساڵ 20 ساڵ لەمەوە پێش جاروبار دەقێکی هەورامی وەکو شار ئەهێنرایەوە ئەخوێنرا تەلەبە لەبەر کرد ئێستا ئەوەشیان لێ دەرکرد ئێستا ئەوەش نەماوە جا ئێمە زانیومانەکە وەسعی هەورامی گەیشتۆکوێ لەبەر ئەوە جوڵەیە دروست بوو لەناو هەورامەکانە و بەسەراحەت وتیان هیچ بە هیچ جۆرە ئامادە نین کوڕی خۆمان بکەین بە قوربانی کچی کەس بەڵام مامۆستا ئەگەر بۆن منم ڕێگریەتان لێ بکرێت تەنانەت دەگەر سەرنجێک بدێ ڕەنگە لە منتیقەی بادینان تابلۆکان هەندێک شوێنی گشتی هەیە بادینی بێ بە شێوەزاری خۆیان بێ بۆچی لە هەورامان ئەمە نیە ئەمە هۆکارەکەی مۆڵەت نەدانی فەرمیە لەلایەن دەستگا پەیوەندیدارەکانەوە یا کەم تەرخەمی خودی هەورامیەکانیشی تایە وەڵا برابە ڕێزەکەم ئەمە لە سەد کەم تەرخەمی هەورامیەکان خۆیانە من ئاگادارم کە حکوومەت لە منتیقەی خورماڵە بە خەڵکی وتووە تابلۆکانتان بکەن بە زمانی خۆتان بە مامۆساعینەکانمان وتویانە ئیجازەتان ببێ بە هەورامی خوتبە بن لە ڕۆژانی ژمعەدا بەڵام ئێمە خۆمان نایکەین هیچ پەیوەندیەکی بە دەوڵەتەوە نیە دەوڵەت ئازادی تێر و تەواوی داوە لەو ڕۆ بەڵام هەورامیەکان زۆر زۆر خوێنساد و کەم تەرخەمن بێجگە لەوانیان کە داچڵێکیەوەن زانیویان زمانەکەیان بەرەوتیاشوو نەچێ و هەوڵ ئەن کە زمانەکان لە تیاچوون بپارێزن جگەل لەوەی کە هەندێکتان ینی با بڵێن ئەوانی کە زیاتر بە پەرۆشی زمانەکان بەس خەریکی سیمینار و کۆڕ و ئەمانن لەسەر زمانی هەورامی چیتان کردو بۆ کە وەکو قاموسێکی هەورامیتانە بێ وەکو تەفسیری قورئانتانە بێ بە هەورامی پێم وایە جەنابەت هەندێک هەوڵت دیا بوو ئەمانە هەیە بەڕێزەکەم قاموس مەسەڵەن من قاموسێکم لە ساڵی 2010ەوە دانا و ئەکادیمیای کوردی سەرۆکایەتی ئەکادیمیای کوردی چاپی کرد کە 52,000 کەلیمەی تایە و هەر ئێستاش لە سەرمی بەرەو 6,000 کەلیمە ڕۆشتووە ئەنجا پەندی پێشینانی هەورامیەکان کۆم کردوەوەتەوە و شەرحم کردووە و سێ کتێبە ئەنستیتۆتی کوردی چاپی کردووە قورئانم بە هەورامی تەرجمە کردووە و لە تاران چاپ کرا هەروەها تا ئێستا 5 بەرگ ڕێزمانم منووسیەوە زیاتر لە 20 کتێبم من بە هەورامی نووسیەوە ئێستا خەریکی صحیحی بوخاریشم کۆڕ و کۆمەڵ زۆر بووە ئەنجا لەگەڵ لێرە ساڵی 2007 لەگەڵ ئەنجومەنی محافەزەی سلێمانی کۆبووینەتەوە بۆ ئەم مەسئلەیە بە سەرۆکایەتی بەڕێز دکتۆر محەممەد مەحوی هەڵوێستێکی زۆر جوان و شیرینیان بوو وتیان کە ئێمە داوامان کردبوو کە لەو مەنتیقانەی هەورامین لە هەورامانە
هەر هیچ نەبێت لە هەفتەیەکە لە قۆناغی بنەڕەتە لە پاڵ ئینگلیزی و عەرەبی و کوردی و سۆرانی و بادینانیدا 3 تا 4 حێسا بە هەورامیش بخوێنرێ بۆ ئەوەی ئەو مناڵانە زمانی دایکیان لەبیر نەچێتەوە مووقفیان زۆر جوان بوو پێیان وتین ئەمە پێمان خۆشە و ئەمە خەڵاتیشتان ناکەین مەکرەمەیە نییە وەڵکو حەقێکی مەشروعی خۆتانە حەقێکی بنەڕەتی خۆتانە بەڵام بەوە پاسایوێن هێنایەوە کە ئێستا هەڵەبجە بووە بە محافەزە هەورامان لە محافەزەی هەڵەبجەدایە ئەبێ ئەنجومەنی محافەزەی هەڵەبجە بڕیا لەسەر ئەمە با کە ئەو بڕیاریدا ئیتر کەس بۆی نێ هەڵی وەشێنێتەوە بەڵام داخی گرانم تا ئێستا محافەزەی هەڵەبجە هێشتا ئەنجومەنی زۆر باشە مامۆستا گەر زۆر بە کورتی پێم بڵێ چکە دەرفەتم نەماوە هەورامیەکان لەناو جونگاستەرێکیەکانی حکوومەت و پەرلەمانە هەن ئەمانە تا چەندە بە پەرۆشن بۆ هێشتنەوەی زمانی هەورامی پەرۆژنی ئەوەنە تەنها بیریان بەسەر گیرفانەکەیانەوە تا ئێستا هەورامێکم پێ بڵێ لە ڕئیس جمهورەوە کە فواد معسووم بوو هەورامی بوو حتا یەتێکوێ چەند وەزیرمان هەیە مستەشارمان هەیە نازانم ئەندام پەرلەمانمان هەیە محافزمان هەیە قایمقامان هەیە یەکێکیان ئەوە نشتی بۆ هەورامی کردبێ ئەسڵان هەر بەبیریان نایە کە هەورامیە بڕۆ لە ماڵەکەشیان مناڵەکانی بە هەورامی قسە ناکەن زۆر بە کورتی دوایین قسەت لەسەر زمانەکەتان زمانەکە زمانێک کە شانازی پێوەکەین خەڵاتێکی خواییە ئاەتێکە لە ئاەتەکانی خوای گەورە لە قورآنە لا سورة الروم آية 22 أفرمي إن في خلق السماوات والأرض واختلاف ألسنتكم وألوانكم لآيات للعالمين آياتك الآية كان إخوة ببيروزي أزاني لباو بابيران معنا وبمان هاتوتوا أو كسي هورامي بزمانك إخوي فراموش بكا سبلي كرو برانبر بولاتكي برانبر بملتكي نقر هورامي برای سۆرانیش ئەگەر لە زمانەکەی خۆ هەڵگەڕێتەوە خیانەتی لە ملەتەکەی خۆی کردو. بەڵێ بەڕێز مامۆستا جەمال بێدار زۆر سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ زانیاریانی کە بێمە بەخش لەشتان ساغوی. مێژوە گرنگەکانی دەی چواری ئەمساڵ واتە لە دەی چواری 1930 کۆچی دوایی نووسەر و ڕۆماننووس و شاعیر و وێنەکێشی گەورەی عەرەب جوبران خەلیل جوبران لە تەمەنی 48 ساڵیدا و لە شاری نیویۆرکی ئەمریکا خاوەنی بەرەمەکانی فرمێسک و پێکەنین باڵا شکاوەکان پەیامبەر و گەورەکانی سەرزەوی و باخچەی پەیامبەر لە دەی چواری 1970 لەدایکبوونی یاریزانی بەناوبانگی بەڕازیلی ڕۆبێرتۆ کارلۆس بوو. بەڵە بەڕێزان ئێستاش دەچینە لای ناوبڕێک و دواتر دەگەڕینەوەرات. تەوەرەی ئەڵلقەی ئەمجارەی بەرنمەکەی خۆتان بەرنمەی دوانگەی خەڵک ئاستی پرۆژە خزمەت گوزاریەکان لە هەرێمی کوردستان بەلای ئێوە چۆنە؟ ئەو پرۆژانەی ئەکرێن ئەمە دەستی حزبی لە پشتەوە حزب شەریکە ئەو پرسەندەرەوە و پارانەکە دەراتوێ بەخاوەتی ئەفریقایەوە ئیتر هەر کەسێکە ئەو شاناکە من پێم وایە نەدینی هەیە نەویژانێ خۆیان بە سەعاب نازانن هەتا ئێستا لەگەڵدا بێ هیچێک لە دەسەڵاتدارەکە خۆی بە سەعابی وڵاتەکەی هەر خەریکی منمنانەی سیاسین کاکە ئەو پۆستە و ئەو پۆستە و خۆسەپان و تێگەیستی خۆ بە زۆرگرتنەوە لێ ناگەڕن حکوومەتێکی ڕێک و پێک و مۆدێرن هیچ بکاو بێتە سەرکار و سیستەمە کاکە سەقەتە سەقەت ئەگەر پێک بێن یا پێکنێن هیچ گرنگ نەبێت
ئەی موچەی خەڵک ئیش و کاروباری خەڵک لە وەزارەتەکان و لە حکومت یعنی ئەمە گرنگ نییە بە بڕای تۆ ئەگەر بستەنا حکومەتیان بە ئۆپۆزیسیۆن بی یعنی دیفاعی لەو میلەتەی کە بەڕاستی بەس موچە خۆرنا کەم بەخۆن لە مارە ینی موچە خۆرمان نییە ئەو فەقیر ینی بەڕاستی ئەو میلەتە ژیانی زۆر ناخۆش بووە بەڵێ ئیمڕۆ مژدە خۆشەکە لە بەغاڵ گەیشت پارەیان بۆ نێرێ ئەمانە پارەیان نەبێ هەموو شتێکەکەن لە پێناوی پارەیان عادل عەبدولمادی خۆی و دیدی پاران نێرین لەسەر نەوتەکەس ڕێککەوتین بەبێ هیچ مساومەیەک پارە بێ ڕێکەکەون بە هەردوو لای بن بەشی فەقیر و هەژار نادەن پارە نەبێ ڕێک ناکەون مەردەم مشکلەکە پارەی تێکەوت دڵنیا بە لەسەر هەموو شتێ ڕێکەکەونەوە ساڵانە هەزاران قوتابی زانکۆ و پەیمانگا تەواو ئەکەن بەڵام گەرسێرێکی دەرچوانی ساڵانی ڕابردووش بکەیت دەزانی زۆرینەی زۆریان بە بێکاری دەسوڕێنەوە یاخود بەکارێکەوە خۆیان سەرقاڵ کردووە کە لەلایەکەوە کاری و پیشەی ئەوان نییە و لەلایەکی دیکەوە داهاتیان تەنها بژێ و مەمریە هەر ڕۆژە و کۆلێژێک یان چەند کۆلێژێک ئاهەنگی دەرچوون دەگێڕن بەڵام زۆرینەشیان نازانن لە دوای خوێندنیان چارەنووسیان چۆنە و بەرەو کوێ دەچێت ئاخۆ دامەزراندن چەند ساڵی تر ئەوان بگرێتەوە یان لە کام کۆمپانیا کارێک بدۆزنەوە بۆ قسەکردن لەسەر چارەنووسی دەرچوانی زانکۆ پەیمانگاکان لە ئەستۆدیۆی پەیامی ڕۆژ لە شاری هەولێرەوە میوانداری بەڕێز مامۆستا کاروان خەلیل ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیمان کردو مامۆستا کاروان سڵاوی خوای گەورەت لێبێ و ئەم کاتت باش سڵاوی خوای گەورە لە ئێوەی بەڕێز و لە بینەرانی ئازیز زۆر سپاس مامۆستا کاروان سەرەتاوە پرسم ئەوانەی کە ئەمساڵ تەخەڕوج دەکەن چارەنووسیان چییە؟ دووبارە سڵاوی خواتان لەبێ دیارە خەریکە دەبێتە دیاردە لە کوردستان ساڵانە ڕێژەیەکی زۆر قوتابیان لە زانکۆ پەیمانگاکان تەخەڕوج دەکەن بەداخەوە کە هەلی کار و دامەزراندنیان دەتوانین بڵێن نیە یا بە ڕێژەیەکی زۆر کەم هەیە ئەمە شۆکارەکەی بۆ دەگەڕێتەوە کە لە ساڵانی ڕابردوو بە لێشاو خەڵک دامەزرێنراوە وا دابنێتەوە 10 ساڵ پێش ئێستا دەرچێکی ئێستای زانکۆ مافی خوراوە لە بڕێ و کەسێک بەنەحەق دامەزراوە ئەمەش کەڵەکە بوونێکی گەورەی لەسەر بودجێ حکوومەتی هەرێم دروست کردووە کە ناتوانن بە شێوەیەکی باش چارەسەر بۆم بابەتە بدۆزنەوە باشەکەواتە مامۆستا کاروان ببوورە کێ بەپرسە لە نادیاری چارەنووسی دەرچوانی زانکۆ پەیمانگاکە بەتەئکید سیاسەتی ناڕوونی حکوومەتێک لە دوایەکانی هەرێم کە حکوومەتی هەرێم ڕوئیای تا ساڵ 2020 هەیە قراروا بوو تا ساڵ 2020 ڕێژەی بێکاری لە کوردستان زۆر کەم بکرێتەوە بەڵام بەداخەوە لە ئامارە نافەرمیەکان لە پارێزگایەکی وەک سلێمانی ڕێژەی بێکاری بە شێوەیەکی گشتی دەڵێن لە سەدا چواردەیە کە لە 2023 ئەوانە ڕێژەکە لە بینی 102.2 لەو سنوورەدا بووە ئێستا ڕێژەی بێکاری لە ئاستێکی بەرزدایە کە دەڵێن ڕێژەی بێکاری لە تەمەنی 15 ساڵ تا 6 ساڵی دەگرێتەوە بەڵام بە شێوەیەکی گشتی لەم ڕێژەیە کە ئاماژەی پێدەکرێتن بەشێکی هەرە زۆری قوتابیانی زانکۆ یا دەرچوانی زانکۆ پەیمانگاکانن. بەڵێ مامۆستا کاروان بەڕای بەڕێزت سەرنەکەوتن یان نەبوونی کەسانی پسپۆر لە قۆناغەکانی خوێندندا ئەمە هۆکاری دانەمەزراندن نییە ئەگەر وایە چارەسەر بۆ ئەمە چییە؟ یەکێک لە هۆکارەکانەوە بەداخۆ زانکۆکان لە زانست و معریفە خاڵی کراینەوە واتە دەرچوێتی زانکۆ کە دەردەسێتن بەداخۆ ئەم قسەی ڕەنگە قورس بکەین زۆر قورس نییە یان زۆر قورس نیە تۆ بتوانی کەسێک کە خوێنی تاوە نەکرد لەگەر دەرچوێتی زانکۆ جیاوازە لە لەواندا بکەیت واتە ئاسە معریفۆ شاری زانستەکان لە ئاستێکدا بڕی بازاری کار ناکاتن ئەگەر بە من وەرگرین لە ساڵانی زوو خەڵکێک بە بڕوانەوەی دازای ئامادەی دەیتوانی بۆ مامۆستا بە خولێکی هاوینیان بۆ دەکردە بۆ مامۆستا بەڵام ئێستا ڕێژەی بڕوانامە زۆر بووە ماسەر دکتۆرا زۆر بووە ڕاستی دەرفەتی کار بۆ خۆی بەرتەسک بۆتەوە
بازاری کار تەنها بە بڕوانامە بەدەست نایەتن پێویستە ئەو گەنجکە زانکۆ تاو دەکاتن لە تەک بەدەستێنانی بڕوانامەی زانکۆ کۆمەڵک مهاراتی حیاتی کۆمەڵک لێهاتووی بازاری کاری هەبێ بۆ نمونە کۆمەڵک تایبەتمەندی بۆ کەسێک بە دوای کاردا دەگەڕێتن دەبێت تێدا هەبێت لە تەکنەلۆژیای زانیارێکی باش توانایەکی پراکتیکی هەبێتن هەروەها زمانی وڵاتانی دراوسێ زمانی بزنسی سەردەم بە شێوەیەکی باش بزانێتن کە بەداخەوە لە زانکۆکانمان هیچێک لەمانە وەک پێویست قوتابیانی زانکۆ لە سێڕانە هەندرێ و بەشێکیش دەکەوتە سەرخودی قوتابی زانکۆ پێویستە قوتابی بەدەر لەوەی چای لێ حکومەتدار بمەزرێتن بۆ خۆشی خەم لە خۆی بخواتن ئەو 4 ساڵی زانکۆ بقۆزێتەوە بۆ ئەوەی تەنها بەدەستێنان بڕوانامە نەبێت بەڵکو بتوانێتن کەسایەتێکی بەهێز بۆ خۆی دروستکاتن خۆی بۆ بازاری کار ئامادەکاتن هەمیشە لە هەموو کاتە سەختەکان لە قەرارە قورسەکاندا ئەو کەسانی کە توانای و لێهاتی باشیان هەیە دەرفەتی کاریان بۆ دەرەخسێتن واتە دەبێت قوتابی زانکۆ خۆی بسەلمێنێتن خواسترا نەک داواکار بێتن. کەواتە چی بکرێت بۆەوەی کە ئاستی ڕۆشنبیر و ئاستی زانستی خوێندکار لە زانکۆ و پەیمانگاکاندا بەرز بکرێتەوە چارەسەر بۆ ئەمە چییە؟ بەڵێ دیارە سیستەمی خوێندن لە کوردستان بە قەیرانێکێک زۆردا دەڕاتن بەداخەوە لە خولەکانی ڕابردوو حکوومەت وەزارەتی خوێنی باڵا پەروەردە لەبەر حاسەسە و پشکێنە حیزبی وەک پێویست ئاوڕێ نەدرایەوە تەنها ئیش و کارەکانیان بەڕێ کردووە بینای شتێکیان نەکردووە واتە فەلسفەی خوێندن لە کوردستان لە پەروەردە و لە خوێنی باڵا ڕوونیە سەرنجام تۆ تاکێک پشکەش ناکاتن ناسنامەیەکی دیار بێتن کەسایەتێکی بەهێزی هەبێتن دیارە چاسەر بۆ دوولایەنەیە بەشێکی دەکەوتە سەر خودی قوتابی دەبێت خەم لە خۆی بخوا بەشێکیش لایەن پەیوەنددار ئێمە هەڵبژاردنەکان دوور نین بەرنامە بەشێک لەلایەن سیەکان ڕاستی چاکسازی لە سیستەمی خوێنی پەروەردە و دۆزینەوەی هەلیکارە ئێستا قوتابیان بە کۆمەڵێکش سەرخاڵ دەکرێن کە مافی خۆیانە بۆ لە قوتابیەک 16 ساڵ خوێندوێتی مافی خۆیتی لە ئاهەنگێک شایستەدا ئەم خۆشە دەربڕێکە قۆناغێک لە قۆناغەکانی تەمەنی تێپەڕاندووە دەستکەوتێشی ئەگەر زۆر بڵێن گەورەش نەبی بەدەستێنەوە کە بڕوانامەی زانکۆیە بەڵام پێویستە لە سەرمافی خۆشی بەدەنگ بێتن پێویستە لە جیاتی ئەنجامدانی ئاهەنگەکانی دەرچۆن قوتابیان لە خەمیەوەدا بنگوت بوونەوە خۆپیشاندانی مەدەنیانە بکەن بۆ داواکردنی مافەکانیان چکە بەشێک وەک باسم کرد لە لایەنە سیاسیەکان بەتایبەت لایەنە براوەکان لە ئەولەویاتی بانگەشەی هەڵبژاردنیان دۆزینەوەی هەلیکار و زۆر باشسازی پەروەردەدا ماسەکەران وەک خۆت سەرەتا ئاماژەت پێکرد کە ئەوەی کە ئەمڕۆ ناتوانێت دابمەزرێت لە بەروی لە ساڵانی پێشووتر مافی خوراوە کەسێکی تر بە هەر شێوازێکە بێ لەبری ئەم دامەزراوە یا دامەزراندنێکی زۆر هەبووە کە ئێستا ئاڵاوسانە دروست بووە باوەڕت وایە لە کەرتی تایبەتە هەموو ئەمانەی کە ئێستا تەخەڕوژ دەکەن تا چەند دەتوانن جیان بکرێتەوە وایە باوەڕت نییە بەوەی کە ڕەنگە کەرتی تایبەتیش بە شێوازی کەرتی حکوومیەکە قۆڕخرابێت بەدڵنیای کەرتایبەت لە قەراردا ڕێژەی بەرهێنان لە هەرێمی کوردستان لە ئاسێکی زۆر خراپدایە هەروەها دەستی کاری بیانی لە کوردستان زۆرە یاسانەی کە دەستی کاری بیانیان ڕێخستوەک پێویست بەرکار نین واتە بەتوندی ئیشی لەسەر ناکرێتن بەدایان کار و پیشە هەیە پێویستە تاچی کورد لە کۆمەڵگای کوردی ئەم کارانە بکە لە کاتێکدا خەڵکی بیانی کارمەندن ئەمەش وای کردووە بەشێک لە بێکاری دروستکاتن. زۆر باشە مامۆستا باوەڕت وایە لە ئێستادا ئەمەی کە قوتابیەک دەچێتە ناو ئاهەنگی تەخەڕوجەکەیەوە زۆر بە دڵخۆشی بەڵام لە هەمان کات ڕەنگە زۆر بیر لە دڵخۆشیەکەی ئەمڕۆ یاسبەی نەکاتەوە کە ڕەنگە دامەزراندن نەبێت لە کەرتی تایبەت تا دەست نەکەوێت یعنی تاکەی دەبێ ئەم دانەمەزراندنە سبێنێ بێکاری دەرچوانی زانکۆ پەیمانگاکان درێژەی هەبێ و تاکەی حکوومەت یا کۆمەلگا بەرگەی مەڵاوسانە بێکاریە بگرێ یا ئەم دانەمەزراندنەی دەرچوانی زانکۆ پەیمانگاکان دەکرێت. بەتاکیت کارزان ئێستا هەر هەنگێکی دەرچوون دەکرێتن گەر لێدوان لە قوتابیەکان وەربگیرێتن لەدە قوتابی نۆ قوتابی یەکەم بابەتکردی کاتەوە خەمیۆتی کە بەیانی چۆن هەلیکار بۆ خۆی بدۆزێتەوە چۆن کارێک بۆ خۆی دەستەبەر کاتن دووپات دەکەمەوە سەرکردنی دۆزینەوە هەلیکار بۆ گەنجان حکوومەت و لایەنە سیاسەکان ئەوانەی لە حکوومەت بەشدار دەبنێ بەرپرسن و زۆر قورزنە دروستکردنی هەلیکار بۆ گەنجان بۆ نە دروستکردنی کۆمپانیای گەورە بۆ نەپێدانی قەرزی بچووکە لە ساڵی ڕابردوو بە شێوەیەکی کەم هەبوو دەکرێت ئەم بابەتە زیندوو بکرێتەوە
قەرز بە قوتابیان بدرێ بتوان پرۆژەی سەربەخۆ بۆ خۆیان دروستکەن تەنها چاویان لە دامەزراندی حکومی کەتی گشتیان لە کەرتایبەت نەبێتن بەداخۆسە لە کەرتایبەت داواکاری دامەزراندن زۆر بەرز بووتەوە بە حکومی بێکاری زۆرە خاوەنکار زۆرترین مەتاڵیب زۆرترین داواکاری لە گەنج هەیە یا ئەو کەسی بە دوایکاردا دەگەڕێتن وەک کوردوار دەڵێن زانیە داوای مەرجیوا دەکاتن ئەگەر ئەفلاتۆنیش لە ژیان داما بە بۆ مەرجانە ناتوانێتن کار بەدەست بێنێتن چکە ئەو مەرجانەی تێدانە خاوەنکار ئێستا بۆ خۆی سەرپشکە لە جیاتی ئەوەی سێ مۆزەف بگریتن دەیوێتن بێ کەس کەدای دەمەزێت سێ کاری پێ بکاتن واتە ڕێژەی بێکاری ئەوەندە زۆرە خاوەنکار زۆرێک لە ئەگەر جوانبیری ستەم لە ئەو کەسە دەکە کە بە دوای کاردا دەگەڕێتن بە تایبەتمەندی کەم قبوڵی ناکاتن بۆ یەک لە دەرسەکان ئەوەیە حکوومەت لە کابینێ خەرجی بچوک بۆ گەنجان دادون کاتن بتوان پرۆژە بخۆیان بنیادبێن ئەو بیرۆ کۆفکرە و ئایدیانە هەیەە بەرجەستەی بکەن سوپاس بخوا لە کوردستان دەتوانێت لێ هات خاوەن بیرۆکەمان زۆرە خاوەن داهێنامان زۆرە تەنها پێویستیان بە سەپۆرت و لایانی مادیە ئەمەش بەشێک لە چارەسەری کێشەی بێکاری دەکات بەڵام بە شێوەیەکی ڕیشەیی جودێکی زۆری دەوێتن پێویستە ڕوئای حکوومەت بۆ کۆمەلگا بۆ گەنجان دیار بێتن ڕوئایەکە بێ بۆ بەڵێ بەڕێز مامۆستا کاروان خەلیل ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی زۆر سپاس بۆ زانیاریەکان. بەڵێ بینەرانی عزیز دەچینە لای بڕگەی پەیامنێرانمان لە ئێستادا پەیامنێرمان جەلال جەباری لە شاری چەمچەماڵەوە لە سەری هەڵلەگەڵمانایە. جەلال سڵاو لێبێ گەر پێمان بڵێ ئەمڕۆ لە شاری چەمچەماڵ چیە گوزارێت؟ جەلال لە چەمچەماڵەوە گەر گوێت لێمە پێم بڵێ ئەمڕۆ لە شاری چەمچەماڵ چیە گوزارێت؟ سڵاوی خوای گەورە لە ئێوە و لە بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت کاک جەلال. دیارە ئەمڕۆ ئێسێمە لە هۆڵی شاکر فەتاحی لە قەزای چەمچەماڵ. دیارە لێرە فستیڤاڵی هونەری ساڵانەی سەرجەم بڵێن قوتابخانە و خوێندنگاکانی سنووری بەڕێوەبەرەتی پەروەردەی چەمچەماڵ لێرە بەڕێوە ئەچێ. من بۆ زانیاری زیاتر لەسەر فستیڤاڵەکە بەڕێز مامۆستا سامی سەعدوڵڵا وەرەگرم یەکێک لەسەر پرشارانی فستیڤاڵەکە. مامۆستا سڵاوت لێ بێ سوپاس بۆ ئامادەبوونت. ئەگەر پێم بڵێ ئەم فستیڤاڵە چەند ساڵ ئەنجام نەدراوە لە ساڵانی پێشوە هۆکاری چی بوو کە لە ساڵانی پێشوە ئەنجام نادرێت؟ بۆ ماوەی 3 ساڵ ئەم فستیڤاڵە ئێمە وەستا لەبەر ئەو بارودۆخە ئابووری کە هات بە سەر کوردستانە. ئەمساڵ بە هاوکاری پەروەردەی چەمچەماڵ خۆشبەختانە توانیمان فستیڤاڵەکە بۆ جاریشکە بۆ سەرجەم قوتابخانە و خوێندنگاکانی سنووری پەروەردەی چەمچەماڵ زیندوو بکەینەوە. ژمارەی بەشداربووانی قوتابخانەکان 45 قوتابخانە و خوێندنگا بەشداری کرد. چەندین شانۆگەریمان هەیە بۆ ئاستە جیاجیەکانی سەرەتایی و ناوەندی و ئامادەی لە بەشی ڕەوانبێژی بە هەمان شێوە چەندین قوتابی خوێندکان بەشداریەکەن. لە بەشی مۆزیک چەند گۆرانی و سرود و لەو بابەتە هەیە. ینی بۆ هەر چوار بەشەکەی شێوەکاری شانۆ مۆزیک ڕەوانبێژی بەرهەم هەیە. فستیڤاڵەکەش ماوەی 2 ڕۆژ بەردەوامە بێت بۆ هەموو قوتابخانە و خوێندنگاکانی سنوورەکەی. مامۆستا ئامانج و مەبەستان لەکردنەوەی ئەم جۆرە فستیڤاڵانە یاخود لە ئەنجامدانی ئەم جۆرە فستیڤاڵانە چییە؟ ئامانج لەکردنەوەی ئەم جۆرە فستیڤاڵە دوو هۆکاری زۆر گرنگە. یەک ئەوەی کەوا قوتابی خوێندکار خۆی ببینێتەوە لە ئەو بەرهەمەی کە هەیەی لەو ئاسایی کەوا هەیەی لە هەر بوارێکی هونەری کە هەیەی. یەکێک لە ئامانجەکان ئەوەیە. دوو برەودانە بە هونەر لە کۆی سەرجەم قوتابخانە و خوێندنگاکانە کە هەیە. بوونی ئەم فستیڤاڵە بەڕاستی زۆر گرنگە بۆ سەرجەم ئاستەکانی خوێندن بۆیە باقی پێدرێ زیاتر. مامۆستا لە فستیڤاڵەکە تەنها کاری دەستی نمایشەکرێ یاخود ئایا بەشی تر هەیە ئەمە وەکوتم بەشی شێوەکاریمان هەیە شانۆمان هەیە لە بەشی شێوەکاری ئیشی کاری دەست وێنەی منداڵان بۆ ئاستە جیاجیەکانی خوێندن ئەمانە هەمووی نمایشەکرێ. لە بەشی شانۆ بە هەمان شێوە شانۆی مناڵان شانۆ بوو ئاستەکانی ناوەندی و ئەوانە بۆ هەمووی ئەکرێت. ینی بۆ هونەرەکان بەگشتی لەم فستیڤاڵەیە بایەخی پێدراوە. ینی مۆزیک شانۆ شێوەکاری بە هەموو بەشەکانیەوە. بەڵێ کاک جەلال من جۆم لە تۆیە ئێستا ئەگەر کامێرامانەکەم هاوکارم بێ داواکەن دێمەنی ناو فستیڤاڵەکە زیاتر بۆ بینەران بگوازرێتەوە. فەرمووت.
تۆ لە پەخشای. دیارە لە ئێستادا لە بەرەوەی کە لە ئێستا کەشوهایەکی گونجاوی هەیەەوە بەرەبەرە وەرزی بەهار بە تایبەتی ئەم ساڵ بەهارێکی زۆر پارا و زۆر بەچێش بوو وەلا لەم وەرزەشا بە تایبەتی لە قوتابخانەکان لە شوێنە جیاوازەکان لە هەرێمی کوردستان زیاتر فیستیڤال و مەراسیمەکانیان تیادا بەڕێوە دەچێت بە تایبەتی پێشانگا و کاری دەستیەکانی ناو قوتابیان لە کۆلێژ و لە قوتابخانەکانی تردا. من بەردەوام دەبم لەسەر وەرگرتنی پامێرەکانی دیکەم کە بڕیارە سامان فەتاح لە هەڵەبجەوە لەگەڵ مابێت کە دیارە چەند چالاکێکی جیاواز لە شاری هەڵەبجە بەڕێوە دەچێت. سامان ئەگەر گوێت لێم بێت سڵاوی خوارد لێ بێت پێم بڵێ لە هەڵەبجە ئەمڕۆ چیە گوزارێت و ئەو چالاکیانە چین کە لە هەڵەبجە بەڕێوە دەچێت. بەڵێ کاکزرا سڵاوتان لێبێت سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێت. ئەمەوێ سەرەتا لە زانیاریەکانی ڕۆژەوە دەست پێ بکەم کاتژمێردا بڕیار بوو لە کۆلێژی کشت و کاڵی هەڵەبجاوە پەیماگای تەکنیکی هەڵەبجا فستیڤاڵی کەلتوری و زانستی و کشت و کاڵی بەڕێوە بچێت وە کاتژمێر 12:30 و ژووری بڕێر وایە ژووری بازرگانی هەڵەبجە بکرێتەوە کە لە دیوانی پارێزگا کۆنگرێ ڕۆژنامەنووسی بۆ مەبەستە سازەکرێت. من ئێستا لە هەوڵی بۆنەکانم قەرار وایە ئاهەنگێکی بە کۆمەڵ یاوسەرگیری لێرەدا بەڕێوە بچێک بەڵام کاک جەلالەمی ئاماژە بۆ بکەم بۆ ئەوەی کە هێشتا بووکەخان لە ئارایشگا نەگەڕاوەتەوە وەڵەکە بینین هێشتا بووک و زاوا لێرە ئامادە نین بۆ زانیاری زیاتر دەربارەی ئەم هاوسەرگیری بە کۆمەڵەکە بۆ یەکەمین جارە لە پارێزگای هەڵەبجە ئەنجامەدرێت وە باوکاری زانکۆی هەڵەبجاوە پارێزگار و تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجە ئەم هاوسەرگیری بە کۆمەڵە بەڕێوە دەچێت. من دکتۆری دری زاریدەری سەرۆکی زانکۆی هەڵەبجەم لەگەڵایە. دکتۆر ئێوە چۆن هاوکاری ئەم بووک و زاوانەکەن؟ پێشەکی بە خێراتتانەکەین هەڵبەتە زانکۆی هەڵەبجە لە پێناوی ئەوەی کە زیاتر بچێتە ناو کۆمەڵگەوە زیاتر بەکاری زانکۆی خۆی هەڵبسێت لەوەی کە بتوانێت وابستەی کۆمەڵگە بێت زیاتر کۆمەڵگە بەرە و ئاراستەیەکی دیاریکراوتر بێت کە بە شێوازێکی بەرنامە بۆ دەڕێوەژراوانە بێت بە هاوکاری بەڕێز پارێزگاری هەڵەبجە و تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجەوە بە بەشداری ئارایشگای ڕیڤان بە سپاسەوە لە شاری سلێمانی ئەمڕۆ هەستاوە بە ئەنجامدانی ئاهەنگێکی بە کۆمەڵی هاوسەرگیری بۆ کۆمەڵێک کوڕ و کچی گەنجی دەڤەری پارێزگای هەڵەبجە کە وا بڕیارە پاشکەمێکی تر ئاهەنگەکە دەست پێ بکات بۆ یەکەم جار لەم دەڤەرەدا. بووک و زاوانە خوێندکاری زانکۆن یاخود لە دەرەوەی زانکۆشی تێدایە؟ بەڵێ هەڵبەتە خوێندکارانی زانکۆی تایە و هی پەیمانگەکانی تایەوە دەرچوانی دەرەوەی زانکۆ پەیمانگەکانیشی تێدایە بەڵام لە چوارچێوەی سنووری پارێزگای هەڵەبجەدا. چەند گرنگە ئێوە ئێوە خەڵک بەگشتی وە دەستگاوە لایەنە پەیوەندیدارەکان هاوکاری ئەم جۆرە کارانە بن. هەڵبەتە ئێمە ئەم بەرنمەیەکە ئەم ساڵ جێبەجێیەکەین بۆ 16 کەسمان دیاری کردووەکو دەلالەتێک بۆ 16 سێە و بە دەلالەتی دووەمی کە ئەمڕۆ لە دەی چواردا پرۆسەکە ئەنجام دەدەین بریتە لەوەی کە وەکو ڕۆژێک لە دوای ڕوخانی ڕژێمی بەحسەوەیە بەو ئامانجەی کە بە گشتجیهان بڵێن ئێمەی کورد ژیان دەست پێ ئەکەینەوە و ئێمەی کورد ئەمانەوێت هەنگاوەکانمان بەرەو پێشتر بێت ئێمەی کورد ئەمانەوێت کە پرۆسەیەکی ڕێکوپێکی منەظەم ئەنجام بدەین بۆ کچان و کوڕانی گەنج و لاوی وڵاتی خۆمان. دەستان خۆش بۆ ئەم کارە زۆر سپاس. کاکزانامێ ئاماژە بۆ بکەم کە بەشێک لە کەسوکاری زاوا و بووک زاواکان و بووکەکان گەشتونەتە ئێرە.
سامان ئەگەر پێم بڵێ جیاواز لەو مەراسیمەی کە ئێستا تۆ لەوەی پێم وایە فیستیڤاڵی تر هەیە لە ناو هەڵەبجەیە چالاکیەکانی تر چین تاکەی بەردەوامە بن ئەگەر هیچ لە بووکوزاواکان هاتوونەتە ناوە مەراسیمەوە یا کە سوکارەکانیان ئەگەر بکرێ بە خێرایی لێ دوانیێوانیشمان بەوە بگری بۆی کە بزانین ڕایان لەسەر هەم هاوسەرگیری مناڵەکانیان و هەم ئەو پرۆسەیە کە بە کۆمەڵ ئەنجامەدرێت لە هەڵەبجەیە ڕایان چۆنە. کاکجرا وەک ئاماژەم پێدا لە سەرەتادا زانیاریەکانی ڕۆژ لە کۆلێژی کشتتوکاڵی هەڵەبجاوە پەیمانگای تەکنیکی هەڵەبجە فستیڤاڵی کولتوری زانستی بەڕێوە دەچێت دووبارەیەکەمەوە لە کاتژمێر 12 و بڕێوایە ژووری بازرگانی هەڵەبجە بکرێتەوە کە تاکو ئێستا لە هەڵەبجە نەبووە وەکە 12 و کۆنگرە ڕۆژنامەنووسی بۆ مەبەستە سازەکرێ من ئێستا لەوەڵی بۆنەکانم کە بڕێوایە ئەم مەراسیم یاوسەرگیری بە کۆمەڵ لێرە ئەنجام بدرێت بەڵام تاکو ئێستا بوو ئەوەی کە بووکەکان لەوەی کە ئەرکیان تۆزێ قورسترە لە زاواکان لە ئارایشەکان نەگەڕاونەتەوە وەک دەبینن چاوەڕێی ئەوەکەن کە بووکەخان و زاواکان لێرە ئامادە بن و خەڵاتی تایبەتیشیانەکرێت پێم وابێ ئەگەر بینی خۆمان بێت بە کەسیش نەڵی کاک جەلال لیگەکی لیرەیەک ئەکەن بە خەڵاتی بووکوزاواکان. زۆر سپاس بۆ سامان فەتاح لە هەڵەبجەوە و هەروە سپاس بۆ هەموو پەیامنێرانم کە ئەمڕۆ هاوکارم و لە بڕگەی لەگەڵ پەیامنێرانم بۆی کە زانیاری و چالێکیەکانی هەڵەبجە و چەمچەماڵیان بۆ گواستینەوە. بەڵێ بە بە دروشمی بەهرە و توانای قوتابیان ئاسۆی دواڕۆژی نیشتیمانە پێشانگای ساڵانی قوتابخانەکان لە دەڤەری ڕاپەڕین کرایەوە کە قوتابیان لە ڕێگەی کاری دەستی جۆراوجۆر بەرهەم و دەستڕەنگینی خۆیان خست بووە. هاوکارمان ڕێناز ئەرسەلان ڤیدیۆکی بۆ ئامادەکردین با پێخۆ بینێت. بەهرە و توانە قوتابیان و خوێندکاران ئاسۆی دواڕۆژی نیشتیمانن بە سەپەرشتی یەکەی چالاکی هونەری قوتابخانە خوێندنگاکانی سنووری بەڕێوەبەرێتی پەروەردەی ڕانیا هەستا و بەسازانی پێشانگایەکی شێوەکاری بۆ سەرجەم قوتابخانە خوێندنگا ئامادەیەکانی سنووری بەڕێوەبەرێتی پەروەردەی ڕانیا ئامانج لێکردنەوەی ئەو پێشانگایە دەرخستن و توانا و بەهرەی قوتابیان و خوێندکارانە دیارە ناوەندەکانی خوێندندا توانایەکی یەکجار زۆری هونەری تاقەیەکی زۆر باشی هونەری هەیە لە ناو قوتابیان و خوێندکاراندا جێخۆیەتی لە پێشانگای ئاوادا کە بەڕاستیان لە بۆنەکانی ناو قوتابخانەدا ئەم توانایانە بەدیار بخوێن و گرنگی زیاتر پێ بدرێ. قوتابخانەکەمان بەشداری کردووە لەم پێشەنگا بە مەبەستی نیشاندانی ئاستی توانای خوێندکارەکانمان قوتابیەکانمان بۆ کاری دەستیان لە بواری هونەریدا. ئەمە چالاکێکی ساڵانەیە کە بەڕێوەبەرێتی پەروەردەی ڕانیە هەڵدەستێ بە ئەم پێشەنگایە. بەڵێ ئەمە یەکێکە لە هاندەرەکان بۆ قوتابیانمان ئەم پێشەنگانە کە ساڵانە ئاکرێتەوە یەکێکە لەو فاکتەرانەی کە بێتە هۆی گرنگیدان بە بواری هونەر بە بەدەرسی هونەر بە تایبەتی لە قوتابخانەکاندا. من وەکو قوتابیەکی قوتابخانەی مەهاباد ئامادەمان دەرخستنی توانا بەهرەکانمانە هیوادارین وەکو قوتابخانەی مەهابادی بنەڕەتی لێ یەکەم بەدەستبێنن. ئێمە وەک بەشدارویشی ساڵانەی پێشانگا وەک قوتابخانە ڕەفزەرانی بنەڕەتی بەشداریمان کردووە بۆ وەک هەموو ساڵێک کا بەشداریمان کردو لە چەند وێنەیەکی جوان و قەشەنگ
بەشداریمان کردو لە پێشانگایەکەدا هەرێکە و لە خوێندنگایەکەەوە لە لەغای لیژنەیەکەوە وردبینیان بۆ دەکرێت و دواتر یەکەم و تا سێم و ئەوانە دیاری دەکرێت لە بەرنامەشدا کە لە ئایندەیەکی نزیکدا پێشنگایەکی هاوبەش بۆ باخچەکانی منداڵانش بکرێتەوە کردنەوەی پێشنگاکان وەکو گوتمان دەرخستنی بەرەو توانای خوێندکارانە ئێمە ئەوڕۆ وەکو قوتابخانەی پێشکەوتن لێرە بەشداری ئەوە بەهرەی تەلەبان قوتابیانی پێشکەوتنە هیوادارم هەموو ساڵێ لەم جۆرە پێشانگانە و زیاتر لە شتی جۆراوجۆر لە کوردستاندا بەرەو پێش بکەوێت. ئامادە بەشداریکردنمەیە ئامادە بەشداریکردنی هەموو مامۆستایانی هونەر و قوتابخانەکان بۆ دەرخستنی توانای ئەو خوێندکارانەیە کە لە بواری هونەردا ئاستێکی باشیان هەیە بۆ دەتوانن بە شێوەیەکی باش توانە هونەرەکانیان دەربخەن بۆی تواناکانیان نەمرێ بۆ ئەوەی تەرجەعێکی باش بێت بۆ ئەوانی زیاتر هانیان بدەین. ئێمە ساڵانە بە کۆمەڵک کاری دیاریکرا و لە قیاسێکی دیاریکراودا کارەکانیان نمایش دەکەین و لە هۆڵێکدا هەموو مامۆستایانی هونەر و بەشێک لەو فێرخوازانێت تێدا بەشدار بۆ دەبینەوە سەرنجدەدەینە کارەکانی یەکتو قسە لەسەر کارەکان دەکەین بە شێوەیەکی گشت. نەخۆشخانەی بەخشین هەڵمەتێکی 5 ڕۆژی ڕاگەیاندبوو کە ئەمڕۆ سێەم ڕۆژی هەڵمەتەکەیەتی لە فامیلی مۆڵی شاری سلێمانی کە بێ بەرامبەر تیمە تەندروستیەکان لەگەڵ چەند پزیشکێکی پسپۆر هاوڵاتیان دەبینن و پشکنین بۆ هاوڵاتیان دەکەن. ئەم هەنگاوی نەخۆشخانەی بەخشین لە چوارچەوەی ڕۆژی جیهانی تەندروستیدا دەستی پێکردو و بڕیاریشە لە داهاتوودا پرۆژەی لەو جۆرە زیاتر و فراوانتر بکات. بۆ قسەکردن لەسەر پرۆژەکانی بەخشین و بەتایبەتی ئەو هەڵمەتەی ئێستای لا فامیلی مۆڵ میوانداری بەرپرسی ڕاگەیاندنی نەخۆشخانەی بەخشینمان کردووە. مامۆستا سالار زۆر بەخێر ئەگەر پرێ پێمان بڵێ ئەم کەمپینەی ڕاتان گەیاندووە چییە و ئامانجتان چییە؟ بەناوی خوای بەخشندەی میرەبان هەڵبەتە نەخۆشخانەی بەخشین لە زۆر شوێن و لە زۆر بۆنەی تەندروستیە هەوڵەدات پرۆژە و خزمەتگوزاریە تەندروستیەکانی خۆی پێشکەش بە وڵاتیان بکات. لەو چوارچێوەشدا بەر لە هاتنی ڕۆژی جیهانی تەندروستی بیرمان لەوە کردەوە کە ئێمە هەڵمەتی خزمەتگوزاری تەندروستیەکانی نەخۆشخانەکەمان بگوازینەوە بۆ ئەو شوێنانەی زۆرترین هاوڵاتی ڕووی تێەکە. لەو چوارچێوەشدا لەگەڵ کۆنتاکت لەگەڵ خودی بەڕێوەبەرانی ناو فامیلی مۆڵ و کارفور کە لە بەردەم کارفورە زۆرتر ئێمە حەملەکەمان دەست پێ کردووە. ئیتیفاقمان کرد کە ئێمە پرۆژەیەکی وامان هەیە بە خۆشحاڵیەوە ئەوان زۆریان پێخۆش بوو تەنانەت هاوکاریکی باشیان کردین. ئێمە 4 ڕۆژمان ڕاگەیاندووە ئەگەر ڕۆژەکانی تریشزانیتمان هاوڵاتی زۆر خواسی لەسەر هەیە تەنانەت کە ئێمە کاتەکەمان تەحدید کراوە لەلایەن خودی بەڕێوەبەرانی ئەو شوێنەوە کابێ 11 ساڵگرین خەڵکانێکی زۆر گلەی و مالەیەکە کە بەریان ناکەوێ و خزمەتگوزاریانی کە ئێمە لەوێ پێشکەشەکەین لە ساعت 6 ئێوارەوە دەست پێەکەین لەوێ تا 11 شەو خودی مۆڵەکە 11 و ئەبێ دابخرێ ئێمە تا 11یان مۆڵەت پێداوین. هەر لە یەکەم ڕۆژەوە خەڵکێکی زۆر ڕویان کردە خزمەتگوزاریەکانمان بە حکمیەوەی کە ئێمە بێ بەرامبەرە و زۆرێک لە خزمەتگوزاریانی کە پێشکەشیەکەن چین؟ ئێمە پسپۆڕی خۆراکمان هێناوە تاوێ خودی پسپۆڕی خۆراکە کلینیکێکی گەورەیە لە ناو نەخۆشخانەی بەخشین هەروەها تاقیگە کە دوو جۆر پشکنی نەکرێت لەوێ بە حکمیەوەی جیاز ناتوانانی بیبیتە ناو ئەو مۆڵە و پێداویستی خۆی ئەوێت پشکنینی جۆری خوێن و پشکنینی شەکراکەین هەروەها پسپۆڕی پزیشکی گشتیش لەوێ دانیشێ بۆ پشکنینی هاوڵاتیان هەروەها پسپۆڕی پێست کە خەڵکێکی زۆر سەردانمانەکەن لەگەڵەوەشە لە هەمووی گرنگتر ئێمە جیازێکمانەیە لە ناو کلینیکی خۆراکە پێوترێ پێوانەکردنی پێکاتەکانی لەش کە
پێم خۆش ئەوەش ڕابگەێنم کە لە زۆر لە کلینیکەکان و نەخۆشخانەکان کەم جیازیان هەیە کەمترین نرخی پێوانەکردنی پێکاتەکانی لەش لە 6,000 بۆ 120,000 لای ئێمە بە 10,000 هەمان جیاز بەڵکو کوالێتی بەرزتر ئێستی کارفور بە 10,000 یا لەناو خودی نەخۆشخانە لە کارفور بە بەلاش بە بێ بەرامبەر ئێمە ئەو 4 ڕۆژە کە ئەم پرۆژەیەمان لەوێ ڕاگەاندووە بە بێ بەرامبەر چ پسپۆڕەکانمان کە خەڵکی پشکنینی بۆکە و نەخۆشیەکەی تەشخیسەکە چ ئەو خزمە گوزاریانی وەکو تاقیگە و وەکو ئەو پیاوانەکردنی پێکاتەکانی لەشکە وەکوتم کەمترین نرخ لە شوێنەکانی تر بە 6,000 لە هەنێ شوێنی تر بە 80 و 120,000 لا ئێمە لەناو خودی عادەکانمان عادەی کلینیکی خۆراک بە 10,000 بەڵام لەم 4 ڕۆژەیە بەبێ بەرامبەرێکین و خەڵکێکی زۆر وەکوتم گلەی ومان لێکەن کە کۆتایی بە ئیشەکەمان دێت سعات 11 شەو بۆ 40-50 کەس سەریان ئەوەستێت یعنی ئەوە نەس خواسی لەسرە ئێمە هەوڵەدەین ئینشاڵڵا ئەم پرۆژانەمان بەردەوام بێ بەڵام بە پێویستمانزانی لە ڕۆژیانی تەندروستیان پرۆژەمان لەوێ ڕابکەین. سالار ئەو چەند ڕۆژەی کە ماوچانە ئەم پرۆژەیەتان بەردەوام بێت بەنیازی ئەوە نین کە ئەو دکتۆرانەی کە لە بوارێکیکە پسپۆڕیان هەیە بیان بەنە ئەوێ کە ئەوانی بەبێ بەرامبەر نەخۆش ئێمە ویستمان دەست خۆش پرسیارێکی جوانە ئێمە ویستمان زۆرترین پسپۆڕی بەرینە ئەوێت چ مناڵان چ ژنان چ ددان بەڵام خودی بەڕێوبەرانی ئەوێ وتی مەساحەی کارکردنمان مەساحەی ئەو شوێنی کە بە ئێوەیە دێن چووکە بێشک خۆتان سەدانی و مۆڵەتان کردووە زۆرترین مارکێت و بەردەمی دوکانی ترەگیرێت مەساحەیەکی زۆری شانیاوینێتێ بە حقت ئێمە تەنها توانیمان مەساحەی ئەوەنەی پێپڕکەینەوە چووکە لەوە بترازێت چینە بەردەم شوێنی تر ئەگەرنا ئێمە خۆمان بە بەڕێوەبەرانی ئێوەمان وت کە ئێمە حەزەکەین چ پسپۆڕی ددان تەنانەت چێریش بەرینەوە پشکنینی ددانیش بکەین چ پسپۆڕی مناڵان بەرین چ ژنان بەرین بەڵام خودی مەساحەکە ڕێگەی پێنەداین ئەگەر زۆرترین پسپۆڕەکانمانە بردەن زۆر باشە نەتانەتوانی ئەم هەڵمەتە هەر لە ناو خودی نەخۆشخانەی بەخشیندا بێت خودی نەخۆشخانەی وەگەزین ئەوێش قەرەباڵغێکی زۆریە بێشک بەڵام ئێمە ئەبێ بچێتەوە ناو کلینیکەکە ئەو کاتە تێکەڵکاریەک دروستە بوو و خەڵکێکیش بەم کە دێت ئەهاتە ناو نەخۆشخانەکەەوە وەکوی هات وەکو نەخۆش سەردانێک ئێستا کاچێ بۆ فامیلی مۆڵ وەکو نەخۆش نایە بۆ فامیلی مۆڵ کە دێت ئەم پرۆژەیە بینەوە خزمە گوزاریانە ئابینێت دوجار پشکنینی خۆیەکاوانە ئاشناشە بێ بە خزمە گوزارەکە لەوەیە خەڵکێکی زۆر نەزانێت کە مەسەرەن ئەم خزمە گوزاریانە هەیە کە دێت لە فامیلی مۆڵ ئەم پرۆژەیە بینێت ئێستا زۆرێک لەوانە تەنانەت کە قسەمان لەگەڵاکەن و توێژمان لەگەڵاکەن سەرپەرشتیارانی پرۆژەکە ئەڵە تەنانەت ئاشنا نەبوون بەم ینی بەخشین ئەمانەشی تیا بووە بێشک ئەمانەی تیا بوو باتە ئەبووە خەڵک بە دیاریکراوی هات بۆ بەخشید بەهۆی نەخۆشیەوە هات نێزانی کاپشتانە زۆر باشە کاکسەلام چەند ڕۆژە بەردەوامن چەند ڕۆژتان ماوە و ئەم ڕۆژانەی کە تێپەڕێونی چامارێکتان لایە بە تەقریبیش بێلەوەی کە چەندە خەڵک سەردانی ئەوەی کردووە ئێمە دوو ڕۆژ بڵێم دوو شەو باشترە چووکە لە 6 ئێوارەوە تا 11 دوو شەومان تێپەڕاندووە دوو شەومان ماوە ئێمە خۆی کاتەکە لەلایەن بەڕێوەبەرانی ئێوە دیاریکراگەر ئێمە کاتی تریش وای هەرەمان توانی بەڵام 4 شەویان پێداوی لەوێ بەردەوامبی دوو شەومان ماوە وەکو ئامار بە پێ و پسپۆڕیانە کە ئێمە شەوانە پسپۆڕەکان ناوە نووسنەوەوانە زیاتر لە 500 کەس سەردانیان کردووی ینی چوونەتە لای پسپۆڕەکان پیاوانەکردنەکە زیاتر لە 800 کەس پیاوانەکردنی پێکاتەی لەشیان کردووە بەبێ بەرامبەرکە وەکوتم نرخێکی زۆرە لە ناو کلینیکە بەداخیشەوە کوڵم زۆرێک شەوانە کە جێڵین تەنانەت ڕووەکەنە من ترگلەی زۆرمان لێکن چونکە ئێمە تا 11 ڕێگەمان پێدەن لەوێ بین ئەگەرنا ئامارەکە زۆر زیاترە. مامۆستا سالار شێوازی ناونووسینتان و بینینی نەخۆشتان لەوێ چۆنە؟ ینی پێشتر ناو ئەنووسرێت یانەوەیە لە سەعات 6ەوە کە دەکرێتەوە ئەبێت ئەو نەخۆشە خۆی لەوێ ئامادە بێت. ئەو ڕێکارە ئیداریە لەوێ نەمانگرتوێتەوە چونکە ئەگەر ڕێکاری ئیداری گرتە بەر ئەو کاتە جۆرێک لە تەقەشوفات بۆ خەڵکەکە دروستە بێت
مەساحەی بینینەکە مەسەلامە ئەگەر وەکو پسپۆری پێز بێ پسپۆری پێز دیاری کراوە لێ نووساوم پسپۆری پێسە ئەچێتە لای پسپۆری پێز زانیتی قەرەباڵغا چێت سەردانی پسپۆری خۆراکە کاکە زانیتی لێرش قەرەباڵغا یان ئەوەسەیان کەسێکی دانێ بێگومان ئەو خەڵکی کاچێتە فامیلی مۆڵەوە و مۆڵانە بە شێوەی گشتی خێزانین زۆرتر کەمتر ینی تاک نەفەرە کەسێک دانێڵێت تا ئەم پسپۆڕیان بینێ بۆی سەرم ئەوە بێت ئەم جۆرە ئیداریانەمان نەکردووە ناو بنووسێ و دوایی بێتەوە و سەرەی بەرنەکەوانە بێشک مەساحەکەشمان فراوانە و چونکە پسپۆڕەکانی زۆرن بە ماوەتی کەم دەخولەکێک بەریەکەوێت. پرۆژەی ترتان دەبێت جگە لەم پرۆژێ لە بۆنە و مەراسیم و شتی تایبەت و جیاواز چیتان دەبێت؟ بێشک ئێمە هەوڵمان داوە وەکو نەخۆشخانی بەخشین هەوڵمان داوە هەرچی ڕۆژە تەندروستیەکانە پرۆژەمانە بێ بەڵام لە هەمووی گرنگتر ئێمە لە 23 مانگدا پێم خۆش ئاماژەوە بکەم 3 پسپۆڕی بەناو بانکی هندی هێنینە ناو نەخۆشخانەکەمان لە پسپۆڕێتی مشک و دەمار کە خەڵکێکی زۆر لێرە بەدەسە و حاڵەتە نەخۆشیەوە ناڵێنت پسپۆڕێکی مشک و دەماری هندی بەناوبانگیە وڵاتە هێنینە ناو نەخۆشخانەکەمان هەروە پسپۆڕی ئێسک و شکاوی هەروەها پسپۆڕی ئێسک و شکاوی و لەگەڵ پزیشکی گشتی نەشتەرگەری گشتی هێنینە نەخۆشخانەکە لە 23 مانگە دەسەکەن بە بینینی نەخۆش چەند ڕۆژ دەمێننەوە خەڵک چۆن بیەوێگەر سەردانیان دکتۆرانە بکاوە وەرەقەی بینینیان یان بلیتیان چەندە یان نرخی ئەو کاتە بینیان فەرق دەکات؟ عینەن بینینی چۆن پسپۆڕەکانی ترمان بە هەمان شێوەی ڕێکار ئێمە لە ساعت 8 بانیەوە پسوڵە ئاپڕدرێ بە شێوەیەکی ئەلکترۆنی لە دوی دوانی ڕۆک و ڕێکاری کە ئەبێ کلینیکان بکرێنەوە لە دوی دوانی ڕۆ وەکو چۆن سەردانی پسپۆڕێکی تری کوردی خۆمانەکەن بە هەمان شێوە سەردانیەوەکەن جێگەومەکانمان بۆ تەحدید کردوون بۆ هیوای کە بتوانین لە ڕێگەی ئەم پسپۆڕیانەوە ئەو خەڵکی کە پارێکی زۆرە بێ چ بۆ سەفەرەکەی چ بۆ ئەو شوێنەی کە بێ بیبینێ پسپۆڕێکە و پارەی سرف نەکات هەوڵمانداوە باشترین پسپۆڕەکانی ئەو سێ بوارە بێنینە ناو نەخۆشخانەکەەوە. زۆر سپاس بۆ سالاری برایم بەرپرسی ڕاگەیان سپاس بۆ ئامادە مامنون. دوایین بڕگا کە ماومانە دیارە هاوکارمان عیمران ئەمیر لە شاری هەولێرەوە راپۆرتێکی بۆ ئامادەکردوین لەسەر گوڵفرۆشێک لە شەقامیا لە بازاری شێخوڵای شاری هەولێر پێکەوە بینەری دەبین. سلام علیکم چۆنی کاکشۆن باشن خۆتان سلامەتن باش ئەو گوڵ و گلوزاریەوەی وانە زۆر باش. هەر کاتێک بەلای نەمامگەکانی بازاڕی شێخەڵا دادەڕۆیت بۆنی گوڵ و گوڵزار بۆ خۆی ڕادەکێشێت و ناچارت دەکات تۆزێ بە دیارەنەوە ڕامێنیت. شوان گەنجێکە زیاتر لە 15 ساڵە خەریکی فرۆشتنی گوڵە. گوڵەکانی شوان بازاڕەکەیان ڕازاندۆتەوە و خۆشەویستی دەبەخشنەوە. ناوم شوان یوسف ڕەحمان لە ساری 97 ئیشمە زۆری گوڵەکانیشمان زۆرە تورکیمان هەیە هۆڵەندی عێراقیمان هەیە خاستن بە مەوسمی بەهاران زیاتر ئیشەکەیمە زیاترە لە مەوسمەکانی مەوسمی بەهاران ڕۆزمان هەیە تقریبا نزیکە 6 لەونمان هەیە داودیمان هەیە گەزانیامان هەیە سعدونیمان هەیە سگلامینمان هەیە کلانشۆمان هەیە ئەوانە دالیەمان هەیە زۆری ئەمە لە تورکیا و لە هۆڵەندای لۆماندێ نسبەتی ناوە خۆمان کمە بەخۆی هەموو وەرزەکانە بە جەوی مەقیچەک جەوەکی گەرمی و ساردی زیاد کەمی هەیە نەکوگورەکانمان هەمووی دائیمیە کەشی کوردستان باشە بەس هاوینەکەمان ئەوە تقریبا نزیکەی 18 سارەکە جەوەکە گەرم بوو بەس دەخوای بە زیادی ئەوە ئەو سار دەوێت جەوەکە بێتەوە تەبیعی خۆی ژوورەوە نەوەی زۆرمان هەیە ئەنکتریۆمان هەیە گۆزمانیامان هەیە زامبیامان هەیە کوبرامان هەیە دفنباغیمان هەیە یۆگامان هەیە دەراسینیامان هەیە ئەوانە هەمووی ئیژوورەوەی بۆ نمونە و جۆرە گوڵەمان هەیە پێی دەڵێن بیگۆنیا ئەوە لە جەوەکی دەبی لە دەرەوەیە بەس شوێنەکەی سێبەربی ئەوە دائیمیە بەس کەمی ئاو دەوێ و نابی زۆریش ئاوی بە گوڵەکان داکەی ئەوە بەخۆی ئەوە نرخەکەی بە 6,000 بۆ نمونە ئەو جۆرە گوڵەشمانەیە و پێی دەڵێن داودی بەرێ ئەوە شۆڵەندیە بە 4 فەسڵە بە شوێنەکەی دەبی ڕۆژ بیتن و ئاویشی کەم دەوێت بۆ جۆری گوڵەکان زۆرمان زۆر هەیە بۆ نمونە ئەو نێرگزانەمان هەیە ئەوانە بەهاریە و بەخۆی دائیمیە بەس
بەهاران گوری دەکاتە مانجی پێنج ئەو نەو ئەمانەیە ئەوانە دالێنە ئەوەش دائیمیە بنەکەی پەتاتەیە دائیم ئەوە تورکیا ئەوانەمانەیە هۆڵندیا ئەو داودیانەمانەیە ئەوانە داودینە ئەوانە گشتیان هۆڵندینە ئەوانەمانەیە تورکیا گورە پانکەیە تورکیا سعدونیمانەیە تورکیا گەزانیامانەیە تورکی نەمانە زۆری گوڵەکە ئەوانە سعدونینە ڕەنگەکانیان ئەوە تورکیا پەمبەی سبی سووری پرتەقاریمانەیە ئەوە کە شۆواکەی ئیدەرەوەی بەس نزبەتی سێبەربی شوێنەکەی بەخشینی هەر گوڵێک جوانی و خۆشەویستی دەبەخشێ بە مرۆڤەکان بیرتان نەچێت کاتێک گوڵێکتان پێشکەشکرا بڵێن خۆتان گوڵ بن نەک تەمەنتان گوڵ بێ چکە گوڵکێتە دەستی هەر کەسێک تەمەنی کورد دەکاتەوە و دەبێتە قوربانی خۆشەویستی ئەزیزان با ئیتر دیاریەکانمان لە جیاتی تابلۆ گرانبەهەکان گوڵێکی 3000 بێ هەم بۆ تەندروستی هەم بۆ ژینگەی ماڵەکەی جوانتر و باشتر دەبێ عیمران ئەمیر تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ سپاس بۆ عیمران ئەمیر بۆ ئامادەکردنی راپۆرتەکەی بینەرانی عزیز بەرگە و بابەتەکانیان ڕۆژمان بەم شێوازە کۆتاییان پێهات بۆ هیوایی کە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەش ببێت سپاس بۆی کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان ماونەتەوە سپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرە سپاس بۆ تەشەکە تا بەرنامەیەکی تر و پەیامی ڕۆژێکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ